2 ساڵە لە کفری کار لەسەر بڕیاری تاپۆکردنی خانۆ زیادەڕۆکان دەکرێت و هێشتا ئەنجامی نییە. تەنها 115 مامەڵەی هاوڵاتیان لە لای لیژنەی تاپۆکردنی قەزاکەیە. بە 2 ساڵ کارەکانیان تەواو نەبووە. چەند جارێ لوجنە هاتێتە ئەیرانە کتابەکانیانیش پڕۆ کردووە. ئەمە چەند ساڵێکە پێش چەند ساڵێک هەتا ئیزەتیان هەر ئێژن بۆتانەکەی نەتاپۆ هیچی نییە نەکریاوە. ئارە وەڵا عەریزەمان چەند جار داوە هەتا ئیسە هیچ شتێکمان بۆ نەکریاوە. وەڵا تەقریبەن 50 ماڵەوێ تا ئیسە نەتاپۆی بۆ کریانە خزمەت گوزاری بۆ کریاوە هیچی بۆ نەکریاوە. چەند جا عەریزەمان داتە حکومەت چەند جا چمانتە شارەوانی ئیشمان بۆ بکەن هیچمان بۆ نەکریاوە. ئەم خانێرە نە ئەفرۆشرێت نە قیمەت ئەکات نە تاپۆشیە نە ئەسەنرێ. لە کفری نزیکەی 500 خانووی هاوڵاتیان تاپۆیان نییە. هەندێک لەوانە دەیان ساڵە دروستکراون و زیادە ڕۆژ نین. بەشێکیشیان مامەڵە و کەشف و کاروباری یاساییان تەواو بووە کەچی ئەمڕۆ و سبەی پێدەکرێت. بەشێکی زۆریان تەواو بووە، بەشێکیان کێشەی خەمڵاندنیان ماوە، ئەوانە کە تەواو بووە فایلەکانیان هەموو کۆکراوەتەوە، نەخشەسازیان بۆ کراوە، تۆماری خانوبەرە ئەوان هەموو کارەکانیان. بەشێکیشیان نەخسی تۆماری خانوبەریان هەیە کە ئەوانە پێویستیان بە نەخشەسازی و ساختکردنەوەی نەخشەکانیان هەیە بۆ چکە بەشێک لەوانە کەوتونەتە پێش ئەو بەروارانە و بەشێکیش کەوتونەتە دوای ئەو بەروارانە کە لە تۆماری خانوبەری کفری ڕاستکردنەوەیان بۆ کراوە. ناتوانم پێت بڵێم دقیقەکەی تەواو بێت، بەڵام دەستمان پێ کردووە ئینشاڵڵا لە هەفتەی ئایندە بەشێکیان خەمڵاندنەکانیان تەواو بێت. بەراورد بە شارەکانی تر لەم کۆنترین قەزایی ناوچەکەدا کەمترین زیادە ڕۆ هەیە. تاپۆنەکردن بووەتە ئەو کێشەیەی کە بەشێک لە دانیشتوان ئەیهێنن و ئەیبەن ئەنجامێکیان پێنادرێتەوە ئەگەرچی کارەکەشیان یاساییە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.